قورئان خوێنێک لە میسر بەهۆی ئیهانەکردنەوە دەمرێت. نوێژ ئەو پەرستشە خوداییەیە کە دەبێت دوورت بخاتەوە لە تاوان. پێغەمبەرمان درودی خوای لێبێ دەفەرموێت نوێژ بۆ ئەوەیە بتگێڕێتەوە لە خراپە کەوایە دەبێت کەسێک کە بەخۆی ود ئیماندار بە تەواوی خۆی بپارێزێ لە ئازاردانی خەڵکی. وەک پێغەمبەرمان درودی خوای لێبێ دەفەرموێت ئیماندار ئەو کەسەیە کە لە زمان و دەستی پارێزراو بێت، واتە بە هیچ شێوەیەک ئازار بە کەس نەگەێنێ، نە بە زمان نە بە دەست. ئەی ئەگەر هەر ئەم ئیماندارانە بوونەهۆی مردنی ئیماندارێکی تر بەهۆی قسەی ناشرینەوە، ئەو کاتە چی؟ قسە وەکو شمشێر تیژە، هەندێک جار دڵ دەبڕێ وەک چۆن دڵی قورئان خوێنێکی بڕی. محەممەد عەبدولعەلیم بەدەوی کە تەنیا تەمەنی 42 ساڵ بوو، دانیشتووی گوندی مەجەریا بوو لە پارێزگای منوفیە. دانیشتوانی گوندەکەی دەڵێن قورئان خوێن بووە و تەواوی قورئانی پیرۆزی لەبەر بووە. لە کاتی نوێژی جومعەدا ئیمام و خەتیبی مزگەوت دیار نەبووە. خەڵکیش بە محەممەد دەڵێن وەگەرکێکی ئاینی بچێتە سەر مینبەر بۆ خوتبەدان بەبێ ئەوەی خۆی حەزی بەوە کردبێ. بەڵام کۆمەڵێکی تر لەوانەی کە لەوێ بوون لە کاتی خوتبەدانەکەیدا با قسەی نەشیا و هێرش دەکەنە سەری، هەر بەوەشەوە ناوەستن لە مزگەوتیش دەیکەنە دەرەوە. ئەمە دەبێتە گرەیەکی دەرونی زۆر خراپ بۆ محەممەد. هێندە کاری تێدەکا لە پاش چەند کاتژمێرێک لەو ڕووداوە بە جەڵتەی دڵوەفات دەکات. ئەم مردنەی لە شەقامی میسریدا کاردانەوەی بە دوای خۆی داهێنا، کەواتە ئەی ئیماندار وریای قسەکردنت بە، خۆت نازانیت بەڵام ڕەنگە ئەو قسەیە دڵی کەسێک ببڕێ وەک چۆن دڵی ئەم قورئان خوێنەی بڕی.